طيب يعني بەڕێز ئەم هەفتەیە بابەتێکی پڕ ڕووداومان هەیە لە مێژووی تورکیای هاوچەرخدا کەویش باس لە بابەتی سەرهەڵدانی میلانی ناوخۆی لە پارتی گەلی کۆماری تورکیا و دواتر کێوەشە ناوخۆیەکانی و دواتر مەسائلی کیرۆری سیاسی لە تورکیا جا هەڵبەت ئەمە پێشەچی پێویستیمان بەوەیە کە بابەتێک لەو بارەیەوە بخوێنی وش مەسەلەی یا با بڵێن پێشخانی سیاسی یان با بڵێن پێشتر لە ڕەوشی سیاسی یان با بڵێن دروستبوونی حزبەکان لە تورکیا چۆن بووە با بڵێن ئەو کاتە بڵێن چۆن بووە و چۆن هەڵی دەسەنجێنین ئەو ماوەیە و دواتر باس لە هەنی لا ینی ئەو مەمرانە سیاسیانە و ئەو بارودۆخی کە هاتووەتە کایەوە لەو کاتی باسەکەین طبعا لە ساڵی 1920 هەر بڵێن کە پێش پارتی گەلیش دامەزێ لەنا ئوردوی عوسمانی یان بابڵێن ئوردوی تورکی یان باڵێن سوپای تورکیا پێشترش کە دابڕا بڵێن شتا دروستنەوە بەناوی حکوومەتی ئەنقەرە بوو طبعا بەناوی حکوومەتی تورکیا دروست نەبوو پێشتر حکوومەتی ئەنقەرەیان پێ بووە باڵێکە وتیانە باڵی چەپڕۆ یەشیل ئوردو ئەو یەشیل ئوردو یانی سوپای سەوز بە باڵی چەپڕۆیان با بڵێن بەرخراوی سیاسی و هەم سەربازی وە کۆمونیستیان ئەزانی لە تورکیا لەو کاتەدا طبعا ساڵێک بوو شەڕی سەربەخۆی تورکەکان سەری هەڵدا بوو لە تەمووزی 1920 مستەفا کەمال ئەو حزبەی با بڵێن هەڵۆشاندەوە جا طبعا بەناویشتر ئەوەی کرد دروستی کردەوە خەڵک زومرەزە ینی کۆمەڵی کرد ئەو کە دوای بەرەسەنی یەکتە پارتیگەل دوای یەکتە پارتیگەلی کۆماری تورکیا و حزبی تریشە بوون طبعا لەوانە تورکیا کۆمونیست فەرقاسە یانی با بڵێن کۆمەڵەی کۆمونیستی تورکیا بەڵام بەخۆی حەقیقەتەن یعنی پارتی کۆمونیست لە تورکیا لە ساڵی 1920 لە باکۆ دامەزرا بوو طبعا ئەو حزبە بە حەقیقەت بەخۆی نزیکەی 6,000 سەربازی لەگەڵا بوو ئەو حزبە ینی فەرقی هەبوو لەگەڵ حزبەکانی تر لەبەر چ بەرانە لە ناو چارچێوەی سۆڤێت دامابوون و ئەوانە سەربازی بەدڵگیرا بوون کاتێک کە سوپای رووسیا اقتزاری هاتبوو هێرشی کرد بۆ سەر مەنتیقەکانی قەفقاسیا و ئەنادۆڵی خۆرهەڵات ئەو سەربازانی بەدیلگر بوو بەڵام دوای ساڵی حەفدا کە 6 ئۆکتۆبەر دروست بوو ئەو سەربازانە لەناو دەوڵەتی رووسیا اقتزاری مانەوە وەکو دەست بەسەرێ وەکو سەربازی بەدڵگیراوی شەڕ با بڵێن یان با بڵێن ئەسیری جەنگ یان با بڵێن بەندی جەنگ ئەوانە مانەوە دوایەوە بە سەرۆکایەتی کەسێک ئەوانە ڕێکخران بە ناوی مستەفا سۆفی و ئەوانە پارتێکیان بۆ دروست کرا بە ناوی پارتی با بڵێن کۆمەڵەی کۆمونیستی تورکیا دواتر ئەوە گۆڕا بوو بە پارتی گەلی سۆسیالیستەوە دواتر طبعا ئەوەش هاتنەوە بەشێکی لەوانە کە دوای دێن باسەکەی بڵێن پارتی گەلی سۆسیالیست ئەنقەرە دایمەزرا طبعا چێ دایمەزن ئەدهم چەرکەسی ئەدهم چەرکەسی ئەمە دەستەکانی ڕابردوو لە شەڕی سەربەخۆی تورکیا شوێندمان طبعا یەکێکە لە کەسایەتیەکان لە ڕۆژداری شەڕی سەربەخۆی تورکەکانی کردیا و ڕۆڵ و کاریگەری زۆری لە شەڕەکان بەتایبەتی لە شەڕی ئاسکی شەهر و طبعا دوای دەمێنێتەوە بەڵام دوای دروستبوونی کۆماری تورکیا بە هەوڵی کودەتاکردن لەسەر مستەفا کەمال ئاتاتورک دەگیرێ و دوور دەخرێتەوە واتە لە کاری سیاسی مەحرومە کرێ و دەست بەسەرەوێت بە شێوەیەک لە شێوەکان
طبعا داعش پێشترەوە هەڵاتی بوو لە بۆ یۆنان دوایتر گەڕابەوە ینی با بڵێن بە تایبەتی دوایەوەی کە ئەو حزبەی کە لێ هەڵۆشاندرەوە بەخۆی پێشتر هەڵات لە بۆ یۆنان اینجا دواتر گەڕایە بەڵام پێش بگەڕێتەوە مستەفا کەمال لە حزبەی پارتی گەلی سۆسیالیست پارتی گەلی سۆسیالیستی لێ هەڵۆشاندوە وحتا ئەو سەرۆکی پارتی کۆمونیستی تورکیا مستەفا سۆفی طبعا لێ نەگەڕا بەخۆی هاوڕێکانی بێتەوە طبعا مستەفا کەمال داوەتەوەی کرد بوو کە بێتەوە بەڵام لە دەرەیە ڕۆژدا ئەوانەی خنکان با بڵێن دەستنیانە دەریاوە لەوێ کوژران طبعا یەکێک لە سەرکردەکانی اتحادی تەرەقی کە نای ئەنوەر پاشا بوو ئەوە دەرکەوت لەسەر شانۆی سیاسی لەلای ڕووسەکان و خۆی بە بەدیلی ئەتاتورکە زانی و هەتا ڕووسەکان یارمەتیاندا و بەشداریان پێکرد لە کۆنگری ئەفریقیا بەڵکە بۆ گەلانی خۆڕەڵات ئەفریقیا بەسترا لە رووسیا و هەتا حزبشی دامەزان بە ناوی خەڵک شۆرالر فقاسە ینی پارتی با بڵێن کۆمەڵی شۆڕای گەل با بڵێن طبعا بەرنامەکەی زیاتر تونندڕەوی بوو با بڵێن بەشێکی ئیسلامی سۆسیالیستانە بوو ینی تونندڕەوی مەمەسمان قەومیە ینی و بەشەشی بڵێن فکری یان با بڵێن بیر و باوەڕی ئیسلامیان هزی ئیسلامی و سۆسیالیستیشی لەگەڵدا طبعا ئەوە لە بۆ هەر سێ شتەکەی و ینی مەسەلەن هەم لە بۆ ئەوی کە خۆی لەگە خەڵک بگونجنی بەلایەنی دینەوە ئەگەر خەڵکێک بڵێ کا لایەنی ئاینی ئەو کاتە زۆر زاڵ بوو لەها ئەوە بەرنامە دینێکم ئەگەر خەڵکێک لێ پرسی کا بەرنامە نەتەوەیە تورکیا تۆندڕەوەکە بڵێ ها ئەو بەرنامەکە مەسەن لە بۆ ڕووسەکانی شەو کاتی لە بۆ سۆڤێت کە تازە دروست بوو بەرنامەی سۆسیالیستی کە داوای لێ پێم بڵێ ئەو فەرمۆش بەرنامەی سۆسیالیستیشی یان با بڵێن سۆسیالیزم یان مارکسیشی تێدا یان با بڵێن بەرنامەکەمان بەرەو زیاتر چاپە طبعا ئەتوانی سەر بکەویتن بەڵام ئەوانە زۆر ئەوە نەبوون ینی دۆڕاوی شەڕی یەکەمی جیهانی بوون بخۆ فەڕانس پاشا و جەمال پاشای ینی ئەوانە ئەگەر بەهات بە وایە لە ڕووی کەسایەتیەوە بەهێز بوو بەڵام ڕابردووەکەیان خراپ بوو و ئەو کاتە بە تایبەتیش نەیتوانی ئەو دووبەرەچەی ناو بەرەی نیشتیمانی کەسەکان ناوێنێ ناو بە حکوومەتی ئەنقەرە زۆرت لە ئینشقاقی تێکەتە بوو ینی با بڵێن لێکترازانی تێکەت بوو یەک دوو زۆر خراپ لە بەرەکانی شەڕ شکاوون و هەروەها ئەو کاتە پەرلەمانی ئەنقەرە زۆر لە مستەفا کەمال تووڕە بوو بەس نەیتوانی ئەو سێ دەرفەتەی بقۆزیتەوە و مەسەلەکەی بەلای خۆدا بشێنیتن طبعا لەو سەری شەوە ڕووسەکان طبعا وەخت بەس وەختیان بە ئەنوەر پاشایە کوشت و خۆیان لەگەڵ ڕێکەوتن لە بۆ ئەتاتورک ئامادەکرد بوو بەرحاڵ ینی ئەنوەر پاشا بێهیوا بوو لەوەی کە ئەوە بیتن وە لە 30 تەمموز تەمان هات بەرەو منطقەکانی باتوم و ترابزون وانن هەتا کۆبنەوەکانیشیان دەست پێ کرد بەڵام لە 13 ئەیلول کە 1920 کە سەرکەوتنی سەقاریە بۆ سەرکەوتنی مستەفا کەمال بەسەر ئەنوەر پاشادا کاوەکو باسمان کرد کە لە بەرەکانی شەڕ لە هاوینی زۆر خراپ بوون کە بەرەو پاییزێدا هێزەکانی مستەفا کەمال ئەتاتورک هەستانەوە ئەوە وای کرد کە زۆربەی مێژونووسەکانیان ما بڵێن لێکۆڵەران بڵێن ئەوە سەرکەوتن بوو بەسەر ئەنوەر پاشاشدا لەبەرەوەی لە مەیدانی جەنگدا مستەفا کەمال زۆر بەهێز بوو و طبعا لەو کاتە زۆر حزبی کەش دروست بوون هەتا دەوڵەت نوێی تورکیا دروستە بیتن وەکو مەسەلەن کۆمەڵی پارێزگاری پیرۆزیەکان 1920 بە سەرۆکایەتی خۆجا ڕەئیف هەروەها دامەزانی کۆمەڵی پارێزگاری ماف لە ئایاری 1920 و ئەوانە هەموو ئەوە بوون هەتا لەو ئەوانش مەسن ئۆپۆزیسیۆنی جارانی عوسمانی ئەوانش گەڕانەوە دوای ئەوەی کەوە لە دەستی بەریتانیەکان کە ئەوانە بەشەیان بەندکراو بوون بڵێن ئەوانە گەڕێندرانەوە لە بۆ ئیستانبول دواتر بەشێک لەوانە خۆیان گاندا ئەنقەڕەی ئەوانە زۆربەی لە دوورگەی ماڵتا لە دەرێسپی ناوەڕاستکەوێ دەست بەسەر بوون اینجا ئەوەش کە گەڕانەوەی ئەو خەڵکانی کە پێشتر ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی عوسمانی
حتى دوای ئەوەی کە بەریتانیەکانیش بڵێنستم بۆیان داگیر کرد بوونە معارزەی ئەوانیش لە هەمان کاتدا ئەوە تەکانێکی دیکەی بە مەسلەی سیاسەتدا لەوە مەسلەی حزبایەتی و ململانی سیاسی و گەیشتن بە دەسەڵات ئەوانە لە دەوڵەتی تورکیادا ئەو کات مثلەن ئەوە هەموو پێش دروستبوونی کۆماری تورکیای بە حەقەتدا اینجا لە 1922 گروپەشکە دروستبوون پێیانە گوتن ئیکینجی گروپ یعنی گروپی دووە یان کۆمەڵەی دووەم ئەوانەش بڵێن کە خۆیان ڕاگەیاندەبوو شمەبەستیان هەبوو لێک لەوانە کە خلافەت بگۆڕە لە بۆ جمهوریت دوای ئەوەش حزبەچکە دروست بوو بە ناوی پارتیگەل طبعا یەکێک لە ئەو کاتە لە سەرکردەکانی بڵێن تورکیا کوژزە کە معارزە بوو لە 16 چاری 1922 لەو کاتە لە 16 چاری 1922 پەرلەمانیان قەرەحەت لە جاری هەڵبژاردننی نوێدرا لە حوزەیرانی 1923 طبعا ئەو ململانیانە لە ناوخۆی بڵێن ئەو کاتە بە ناوخۆی سەرکردایەتی کۆماری تورکیا بە پارتیگەل بەردەوام بوو وەکو ئەوەی کەوە با بڵێن قۆناغێکی نوێ بڵێن هاتەکایەوە دوای دراگەاندنی کۆماری تورکیای نوێ هەڵبەتە ینی لەو کاتیشدا بڵێن کۆمەڵێک کێشە و ململانی زۆر گەورە لە ناو خۆی تورکیا هاتنە کایەوە اینجا لە بەهار و زستانی 1924 باڵی مستەفا کەمال بەردەوام بوون لەسەر هەڵوێستە شۆڕەجێڕەکانیان ئەوانە باڵێکی بچووک بوون لە ناو پارتیگەل سەرۆکایەتی حوسێن ڕەوف هەڵوێستیان چ بوو ئەوانە لەسەر شێوازی هەڵوێستێکی نێرینیان هەبوو بە تایبەتی باڵێکی بچووکە بوو کە پێیان دەگوتن باڵی حوسێن ڕەوف ئەوانە جیاواز بوون لە باڵی مستەفا کەمال چکە باڵی مستەفا کەمال لەسەر هەڵوێستە توندە شۆڕەجێڕانەکانیان بەردەوام بوون لۆش چکانە محکەمی استقلالیان هەبوو ئەو محکەمی استقلالیان دانابوو کەسێکە قانونەکیان دانابوو مەسەلەی تاوانبارکردن بە خیانەتی عوزما یا با بڵێن بە خیانەتی گەورە ئەنجا هەر کەسێکیان پێیان لێ نەبا یان بڵێن خۆشیان نەویست با یاخۆ با بڵێن دژبەری وانی کرد یان ئۆپۆزیسیۆنی وان باە بۆ قانونە داهاتن حکومیانەدا ئەوەش پێویستی بە چ بوو بۆی بووکەوە فولە مووزوعێک بکەن بە ناوی شۆڕەژێری و مەسەلەی نێتەوایەتی ئۆشتانە لۆی کە زۆرترین نارەکانی خۆیان پێ تەسفیە بکەن ئەو بابەتە لە زۆر دەوڵەتان لە زۆر سەردەمان لە زۆر قۆناغی گەلاندا هەیە ینی دووبارە بوویتەوە زۆر گەلی خاوەن هۆشمەند هەیە بە جوانی سوودیان لەو ئەوەی وەرگێتێ لەو هەڵانەوە بۆ دووبارە نەکردیتەوە ئیگەلانی تر بەڵام هەشتا بە وەکو کوێرێک بە بەردەوامی ئەوەی دووبارە کردیتەوە بەتایبەتی ئەو گەلانی کە نەخویندەوارە با بڵێن گەلانی دواکەوتون بەڕاستی ئەوانە لە قۆناغی پاشۆڕەش تووشی ماڵوێرانی زۆر گەورە بن کە چاوەڕوانی ناکەن چیان بەسەرێت نمونەش زۆرە و بەردەستەیە یان پێویست ناکە زۆری لەسەر بڕن باڵی بچووک لە ناو پارتیگەل یان با بڵێن سەرۆکایەتی حوسێن ڕەوف بوو ئەوانە هەڵوێستیان چ بوو دژی جەماعەتی مستەفا کەمالی بوون و شێوە تۆن ڕئیس وزەرا بوو پێشتر حوسێن ڕەوف پێشی ئەوەی بوو کە کۆمار ڕابگەندرێ بەڵکو ئەوان لەگەڵەوەیدا مخەلەفەت بەردەوام بیوە ئەوان تەوان بوون ئۆپۆزیسیۆنی ناو حزب ینی هەر پارتیگەل بوون بەس ئۆپۆزیسیۆنش بوون ینی شێوازێک لە وەکو بڵێ خۆجیاکردنەوەیان پێوە دیار بوو و دژی ئەو کارە ناڕەوایانەی کە پارتیگەل ئەیکرد ڕائوەستانەوە لەمان کاتدا یەک حزبیش بوون بەڵام وەکو باڵێکی معارەزە زیاتر سەیرەکرا لە ناوەخۆی پارتیگەلی کۆماری تورکیا
طبعا تا کۆتایی هاوینی ئەو ساڵ بەڵێن 1920 هیچ دەرفەتێک نەما بۆ کارکردن لە ناو پارتیگە ئەوش بۆ کارێک بۆی کە حزبێکی نوێ دابمەزرێ و حزبێک ئۆپۆزیسیۆن بیتن و لێرەدا ئیشقاق لە ناو دەوڵەتی تورکیا بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە ڕوویدا واتە لێکترازانی سیاسی لە نێوان ڕزگارکەرانی تورکیا ڕوویدا و دەوڵەتی تورکیا حکوومەت ناچارێ بوو کە چۆن دووبارە موسڵمانەکانی یۆنان نشتە جێ بکاتەوە یەک لە کێشەکان حقەتەن ئەوە بوو هەروەها دابەشکردنی ئەملاکەکان ئەو ملک و ماڵی کە یۆنانیەکان بەجیان هێشت بوو چونکە لەو کاتەدا بۆش بۆ هۆی بۆی بڵاوبوونەوەی گەندەڵی واتە لێکترازانی حزبی سیاسی لە تورکیا یەکەم جار لەسەر چ بوو لەسەر ئەساسی ئەوەی کە گەندەڵی بڵاوبووە گەندەڵێکە لەسەر چ بڵاوبووە لەوەی کە حکوومەتی تورکیا دەستی بەسەر ملک و ماڵی ئەو یۆنانیان داگرت کە تورکیان بەجێژ بوو تایبەتی لە ئیزمیر کە شارێکی زۆر دەوڵەمەند بوو و شارێکی بازرگانی گەورە بوو و زۆرینی دانیشتوانی ئەو کاتە یۆنانی بوون لۆیە کە هەتە ملک و سامانی هەموو دابەش بکاتن و تایبەتی تووشی گەندەڵێکی زۆر هاتەوە ئەوش ئەنجامی چ بوو ئەنجامی بوو کە ئەو موسڵمانە تورکانەی حتا بەشیان کوردیشن مثلا منطقەی بەڵقان ئەوانە ڕاگوێزرابوون دەرکرابوون هەندێکیشیان ئەوانە هات بوونەوە تورکیای نوێ دوای 1970 تاوەکو 1924 ئەو هەڵمەتە بەردام بوو بەڕێزان هەتا ساڵی 1970 ئەوانە تا تورکەکانی بولگاریاش دەرکران لەو فترەی اینجا تاوان هەناوە هەمووی لە سەیەک نابەردام بەڵام ئەوانە ئەو نیشتەجێکردنەوە ئەو خەڵکە ئاوارە لە تورکیا کێشەی خوڵقان کێشەکار ئەوە نەبوو کە ئەوانە دێن تەمان دیموگرافیای ناگۆڕن لە چاوانەوانە هەموو تورکن بەخۆشیان تورکن کێشەکە مەسەلەوە نەبوو بەس کێشەکە ئەو دابشکردنی و سەر و سامانە بوو کە یۆنانیەکان بەجێهێش بوو دەوڵەتی ئەو کاتی تورکیا ویست بداتەوە ئاشە ڕێژیان ئاوارەکان کەم بوو بۆ ڕێژە زۆرەی نەبوو بۆیە لێرە مەسلەی گەندەڵی بڵاو بۆ چکە داهاتە چ زۆر کەتە دەستی بەرپرسەکان و خەڵکەچی ناشایستە لەو کاتەدا لە بۆیە ئەو ململانەی لە ناوخۆ زیاد کرد طبعا عسمەتی نەوکات سەر حکومت بوو داوای گفتوگویەکی زۆر بەرفراوان و گەرمی کرد لە ناو بڵێن ئەو کاتە پەرلەمانی تورکیای لەوەیکەوە ئەوەی بکاتن لەو کاتەدا با بڵێن و داوای ئەوەی کرد کە متمانەی پێ بدرێتەوە لەلایەن پەرلەمان متمانیان بە حکوومەتەکەی دایەوە بۆی لەو کاتەدا 32 ئەندام پەرلەمان وازینانی خوان ڕاگەیان ئەوانە لە ئەنگری حوسێن ڕەئوف بوون و هەڵسان پارتە چینیان دامەزان بە ناوی پارتی پێشکەوتووی کۆماری تورکیا تر بەو شێوەیە تەرەقی زومرە جمهوریەتی فەرقاسە با بڵێن بە ناوی پارتی پێشکەوتووی کۆماری تورکیا حتا ئەوەیە گوتیان ئەوانە وشی کۆماریان بەکارهێنایە ئەو بۆ کارەوەی کە ئەو حزبەی مستەفا کەمالیش هەتا ئەو کاتی هەتا 1920 بە ناوی پارتیگەل بوو بەڵام کە پارتی پێشکەوتی کۆماری تورکیا دامەزرا ئەوانش هەستا ناوی خۆیان گۆڕی کردیانە پارتیگەلی کۆماری تورکیا پارتی پێشکەوتی کۆماری کە تەمان بەرنامە و پێڕەوی خۆی دەکرد ڕێبازێکی هەڵبژار یعنی ڕێبازی لیبرالی و ڕۆژئاوایی ئەوروپی هەڵبژار دوو وەروەها سیاسەتێکی ئەلمانی نەتەوەیی هەبوو سێ پارتی زۆری نەبوو ڕێبازی پارتی پێشکەوتی کۆماری چ بوو یەکەم لیبرالی ڕۆژئاوایی ئەوروپی دوو سیاسەتی ئەلمانی نەتەوەیی سیاسەتەکەی زیاتر ئەلمانی و نەتەوەیی بوو و خۆشی بە پارتی زۆری نایان با بڵێن بڕوای بە پارتی زۆرینە هەبوو با بڵێن واتە پارتی یەکەم یان با بڵێن پارتی قائد یان با بڵێن حزب الواحد یان حزب الأوحد ئەو باوەڕێ بەو شتانە هەبوو بە ئەکسەریەتی ئەوەی پارت بەڵام بەرهەڵستی چی دەکرد حەقیقەتەن بەرهەڵستی شۆڕژێریە کرد فکری ئەو شۆڕژێریە بەرهەڵستی مەرکەزیەتێ کرد بەرهەڵستی دیکتاتۆریە کرد و لەگەڵەوەی دابوو کە لا مەرکەزیەت لەگەڵ چی دابوو لەگەڵەوە دابوو لا مەرکەزیەت لە تورکیا بچەسپێ بە جیاکردنەوەی نێوان دەسەڵاتەکان ببێتە شتێکی عەمەلی
و گۆڕانکاری ڕیشەی ڕووداتن نەکشە و ڕژێری هەروەها پەیڕەوکردن لە سیاسەتی ئابووری کە زۆرتر لیبراڵی بیتن و قبولکردنی قەرزی دەرەچی کە پێویست بیت. طبعا ئەو کاتە شێوەی پێکهاتنی مۆزاییکی کۆمەڵایەتی تورکیا زۆر خراپە لەبەرەوەی کارێکی زۆر خراپکە لە دووبارە نیشتە جێکردنەوە و موسڵمانەکان و هەروەها لە شوێنی یۆنانیەکان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ لە ئیزمیر لە ئیستانبول لەو کاتەدا یعنی بڵێن پارتی گەلی کۆماری تورکیا کە سەرۆکەکەی مستەفا کەمال بوو بە یەکجاری زاڵ بوو بەسەر پەرلەمان و هەتا بڕیاری زۆر توندی لە دژی ئۆپۆزیسیۆن گرتەبەر و طبعا هیچ بڕیار و یاساک لەناو پەرلەمان گفتوگۆی لەبارەوە ناکرا لەناو دانیشتێکی داخراو لە نێوان کوتلەکان دەنجی لەسەر دراو دەهێنرایە ناو پەرلەمان و بە زۆر بەسەر ئەندام پەرلەمانەکان دەسەر پێێنرا و دەنجان پێدرا ئەوە بۆ هۆکارێک لەوەی کە پەرلەمانتاران متمانە لە عسمەتینەوە بچێشنەوە لەبەرەوەی زۆر وەکو کەسایەت خۆش بۆەوەش زۆر توندڕەو بوو و لەو کاتەدا کەسایەتێکیان بە ناوی عەلی فەتحی ئۆکیار لە 21 تەشرینی دووەمی 1924 هێنایە پێشەوە ئەوە بۆی کە ئەویان دانا بۆی کە بیتا سەرۆکی حکومەت بۆ هۆکارەوەی کە باڵی توندڕەوی ناحکومەت زیاتر کار بکەن ئەو کاتە لەگەڵ حوسێن ڕۆفچکۆ خستنی گەوریان لە شارەکانی ئیستانبول و ئەوانە هەبوو. اینجا لەو کاتەدا بڵێن چێشە ناوخۆییەکانی ناو سەرکردایەتی پارتی گەلی کۆماری تورکیا سەرکردایەتی سیاسەکەی ئەوانە زاڵ بوو بەسەر حکوومەت و ئەوان هەتا سەرکردایەتی سیاسی پارتیشان پارتی گەل زاڵ بوو بەسەر حکوومەت و بەسەر پەرلەمان ئەو کەون تورکیەکان پیانە بۆ مەجلیسی گەورەی نیشتیمانی بەڵام لەو کاتەدا ڕۆژ لە دوای ڕۆژ ئەنی ململانی سیاسیە کەوتە نێوان دوو کەسایەتی کە هەردووچان زۆر هاوڕێ یەکتریش بوون یەکەمیان ئەسمەتینینۆ و دۆمیان مستەفا کەمال لە 1920 سەرۆکۆمار بوو تاکو 1920 و عەسمەتینینۆش بە تێکڕایی بەسەرێکەوە لە 1925 تا 37 بۆ ماوەی 12 ساڵ سەرۆکوەزیران بوو و هەتا عەسمەتینینۆ یەکێک بوو لە هاوڕێ دێرینەکانی مستەفا کەمالی یان با بڵێن ئەتاتورک و مستەفا کەمال بڵێن کە لە دیدی ئەو کاتی تورکەکان هەتا ئینۆشدا ئەنێن بە غازی پێشەوە با بڵێن بە غەزاکەت سەیرەکراوە ئەو پێشەوای حربی ئیستقلال بۆەوە شەڕی سەر بەخۆی تورکەکان مستەفا کەمال ئەتاتورک لە دوایین ساڵەکان ژیان خۆی زیاترخەری چەندێک کاری لاوەچی و ڕۆشنبیری کردبوو و هەندێک کاری چاکسازی و ڕووی فۆرم و گۆڕێنکاری لە زمانی تورکیدا هەم کاروبارەکانی تری دەوڵەتداری و حکوومەتی بۆ عەسمەتینینۆ جێهێشتە بوو و هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بۆەکەن کە مستەفا کەمال وەکو خانەنشینێکی ڕانەگەیەندراوە بوو و زۆربەی ئێوارانی لە کۆشتی چانکایە ئەوێ بۆ شوێنی ژوانی هاوڕێکانی مستەفا کەمال و لە سەرکردە سیاسەکان داهاتن و حکومیەکان و هاوڕێ نزیکەکانی دەوان لەوێش لەو دانیشتانش خۆی ڕخنە ئەجیرا لە حکوومەت و پێشنیازی نوێ دەخرا ڕوو و چارەسەر دەخرا ڕوو و حتا جارێ بڕیاریش وەرگیرا تەمان ئەوان دڵ دانیشتانە ئەوە بەردەوام بوو نانی بڵێن هەتا نیوە شەو ئەڕۆیشت با بڵێن ئەوە بەردەوامی پێدرا ینی با بڵێن لەو کاتیدا هەرچەندە مستەفا کەمال وەکو سەرکردەی بێت کابەرما بۆ لە ناو تورکیا بەڵام حتا دەستێوەردانەکانی مستەفا کەمال لە حکوومەت گەشت بە ئاسێکی باڵە وەکو دەستێرەکە کێشانەوەی وەزیری دارایی و دەرەوە ئەنی ئەوە وای کرد کە عەسمەتینۆ کە سەرۆک وەزیرانی زۆر تووڕە بیتن و لە ئەیلولی 1970
حتى شەڕە قسە کەوتە نێوان مستەفا کەمال و عسمەت ئینەنەوە عسمەتی نۆ بۆ کارەوەی کە تەندروست تەمان تەواو نییە دەستی لە کار کێشایەوە اینجا کەسە کاتە جێوی یا شوێنی ئەو بەناوی محمود جەلال بەیار ئەو بۆ سەرۆک وەزیران ئەو کەسایەتیەکەم وەکو ژیاننامەی ئەمینداری نهێنی پارتی ئیتحادی و تەرەقی بوو و سەرپەرشتاری تشکیلاتی مەخسووسە بوو مەخسووسە لە ئەزمیر مابووم کە دەستگای هەواڵگری عوسمانیەکان بوو و سەرۆکی یەکەم بانقی کاری تورکی بوو ئەوەی کە پێڵێن ئیش بانکەسە لە ساڵ 1970 دامەزرا بوو هەروەها وەزیری دەرەوەش بووە وەزیری ئابووریش بووە کاروباری ئابووری لە ماوەی ساڵی 1932 بە تێکڕایی ئەو قۆناغە لە تورکیا قۆناغێکی زۆر بە ململانی گەورە تێپەڕیتن لەو کاتیدا و قۆناغێکە هەستیارە بە کۆمەڵێک ململانی گەورە لە نێوان هاوڕێکانی شەڕی سەربەخۆیدا بۆ چەند قسمی زیاتری دەسەڵات و دایانی سەرۆک و سامان لە کاتە چدا گەلی تورکیا ئەو کاتە لە ژێر بەندوباری شەڕی یەکەمی جیهانی هات بۆ دەرێ و نەخۆشی و هەژاری و هەروەها دەرد و بەڵاو پەتە زۆر بڵاو بۆ سەرباری ئەوەی ئاوارەبوونی خەڵکەکی زۆر لەو کاتە لە لای تورکیا وای کردبوو کە قۆناغەکە قۆناغێکی زۆر سەخت بێتن بە ڕووی ژیانەوە لە دەوڵەتی تورکیا سەر ڕای هەموو ئەو ئێش ئازارانی خەڵک و دەوڵەتەکە پارچە بوو تازەیەکی گرتبەوە قەرزی زۆر لەسەر بوو و ماڵوێرانێکی زۆر بەهۆی ئەو شەڕانەی کە تێپەڕاندە بوو بەتایبەت شەڕێکی جیهانی ئەوە وای کردکەوە بۆ ئەوەندەی تر پەرێشانی هەژاری لە نێو خەڵکدا بڵاو ببیتەوە ئەم بابەتە شانی زیاتری لێکۆڵینەوە قسەکردنە لەسەری و زیاتر دەکرێت قسەی زیاتری لەسەر بکرێەوە لە خۆشیکردنەوە و بەڕواندا جیاوازەکانی لی بڕواندرێت زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو